ڕۆژی هێنیە حوتپیاوە کە دیمەنیشی ئاهەنگ ئامێزیان هەبوو هەر یەکەیان بۆمبێکی بەدەستەوە بوو بۆ تەقانەوەی لە ماڵێکی قەراقی ئەو گوندەدا کە کەوتۆتە باکووری عێراقەوە. دەیان خەڵکی نیشتەجێ ڕەفەیلا بە پیر و گەنجەوە گرت بووبوونەوە بۆ سیرکردنی ئەو خانۆی کە دراوسێ کۆنەکان بە ناوی ئەبوو مەیسەمەوە دەتەقێنرێتەوە. دیمەنەکان لە ڕێی مۆبایلەکانیانەوە تۆمار دەکەن هەماهەنگ لەگەڵ ئەو دەنگی گۆرانی نیشتیمانی کە لەو ئۆتۆمبیلەوە دەهات لەو ناوەدا ڕانگرت بوو. ئەو دەڵێت کە ئەبوو مەیسەم پەیوەندی کردبوو میلیتانەکانی داعشەوە ئەو هێزەی کە حکمی سەدان شارۆچکە و گوندی وەگرفایری بۆ ماوەی زیاتر لە 2 ساڵ کرد و هاوکات ناچارکردنی خەڵکە خۆجیەکانی ئەو ناوچانش کە لە ژیانێکی پڕ زەبر و زەنگ و بێبەشی دابژین. هەر لەو سەروەختەی کە لەشکری عێراق لە ساڵی پێشوودا پێشڕەویان کرد بەرەو مووسڵ و میلیتانەکانی داعشیان لە ناوچەکە دەرپەڕاند ئەبوو مەیسەم هەڵهات بوو. نیوەی ڕۆژهەڵاتی شارەکە هەر لە مانگی یەکەوە پاکراونەتەوە هەروە دەستیان کردووە بە هێرشبردن بۆ بەری ڕۆژئاوا کە ئەمڕۆ لە نۆی مانگی دوودا ڕاگەیەنرا. لە دەرەنجامی ئەمەدا خەڵکە خۆجیەکە هەستاون بە پاکشکردنەوەی دوامین پاشماوە دیارەکانی داعش ناوچەکەدا وەک ڕووخاندنی ماڵەکانی میلیتانەکان و هەڵدانەوەی گۆڕەکانیان. خاڵەکانی هەڵمەتەکە تۆڵەسەندنەوەیکی بەرفراوانە لە ناو کۆمەڵگەی سونی مەزهەبی عێراقدا هەندێکیان لەگەڵ میلیتانەکانی داعشدا بوون لەو سەروەختەی کە لە ساڵی 2014دا یەک لە سەرسەی خاشی عێراقیان داگیر کردبوو. لە دەرەوەی ئەو ماڵی گوندی ڕفایلا کە دەکەوێتە 45 کیلۆمەتر لە باشووری مووسڵەوە ئەیاد جاسم تەقەمەنیەکانی لە شکلی بازنێکدا لەسەر زەویەکە ئامادە کردووە پێکەوە بە وارێکەوە دەیان بەسێتەوە کە لە پاترێکەوە هاتوۆتە دەرەوە. یەکێک لە خەڵکی ئەو ناوچەی ئەحمەد تەیب ئیبراهیم دەڵێت کە ئەمە تۆڵەکردنەوەیەکە لە داعش. تەقینەوەکەی یەکەم تەنها پشتەوەی ماڵەکەی ڕووخان لەبەرەوە 2 بۆمبی زیاتریان هێنا بۆ تەواوکردنی کارەکە. تەقینەوەکەی دووەم تەواوی پاژماوەی بیناکەی داڕووخان لەگەڵ ئەو ڕووناکی لە دەرەنجامی تەقینەوەکە کەوتەوە. خەڵکەکە لەسەر پاژماوەی کۆنکرێتە ڕووخاوەکە گرت بوونەوە کە چەند خولەشێک پێشتر لەو شوێنەدا ماڵیشی لێبوو. سەردەکەون بەسەر بنمیچە ڕووخاوەکەدا و تەقی خۆشی بە ئاسماندا دەکەن کە تەپوتۆز بەو ناوەدا دەنیشێتەوە. نزیکەی سەرجەم خەڵکانی ئەو ناوچەیە یان هاوڕێکانیان یان ئەندامانی خێزانەکانیان لەلایەن داعشەوە کوژراون کە زۆربەیان کارمەندی ئاسایش بوون. تەنها لە گوندی ڕفایلا 7 ئەفسەر لەلایەن داعشەوە لە سێدارە دراون و دەیان پۆلیس و سەرباز دەست بەسەر کراون وەک خەڵکی ئەو ناوچەی دەڵێن کە پێدەچێت کوژرابن. زۆرێک لە کارمەندەکانی هێزەکانی ئاسایش لە سەروەختی داگیرکردنی ئەو ناوچانە لەلایەن داعشەوە هەڵاتبن و ئێستا گەڕاونەتەوە و پەیوەندیان کردو بە میلیتانە سونیە مەزهەبیە پشتیوانەکانی حکومەت و بە دوای تۆڵەکردنەوەدا دەگەڕێن. لە نزیک گوندی ئەلحودەوە ئاڵای عێراقی لەسەر شوێنێک هەڵدراوە کە کاتی خۆی میلیتانەکانی داعش خەڵکیان تیادا کۆمەڵ کوژ دەکرد. هاوکات لە هەندێک حاڵەتدا خەڵکە خۆجیەکە گۆڕی میلیتانەکانی داعش هەڵدەدەنەوە کە لەو ناوچەیە دانیشراون.